ناسیۆنالیستە تۆنڕەوە ئێرانیەکان لە دەرەوەی وڵات تۆوی دووبەرەکی دەچێنن لە حاڵێکدا کە خەڵکی ئێران لە کوردستانەوە تا سیستان و بەلوچستان لە سنەوە تا تەورێز لە هەموو شوێنێک شان بەشانی یەکتر دروشمی ئازادی و یەکسانی دەڵێنەوە و عەزمیان بۆ دروستکردنی کۆمەلگایە کە تێدا خەبەرێک لە ستەمگەری و دیکتاتۆری و پێشێلکرانی مافە سەرەتاییەکانی ئینسان نەبێت جەزم کردووە. چەند هەزار کیلومتر لەولاوەتر ناسیۆنالیستە تۆندڕەوە ئێرانیەکان لە خۆپیشاندانی خیابانی ئێرانیەکاندا کەف دەچرێنن و لە دژی خەڵکی کوردستان دروشم دەڵێنەوە. لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا هەردوو نیزامی سەڵتەنەتی و ئیسلامی هەرچێکیان لەدەست هاتووە لە خەڵکی کوردستانیان درێغ نەکردووە. لەشکرکشی نظامی، میلیتاریزەکردن، ئەمنیەتیکردنی سەرجەم بوارەکانی ژیان، دەست بەسەرکردنی بەرین، ئەشکەنجە و ئێعدام، ترۆل لە نێوخۆ و دەرەوەی وڵاتدا، هەژارکردنی ئاگاهانە و پلان بۆ داڕێژراو، پێشێلکردنی سەرجەم مافە دیموکراتیکەکانی خەڵک لەوانە مافی سەرەتایی ئاموزش بە زمانی دایکی کارنامەی حکوومەتە سەڵتەنەتیەکان و ئیسلامی بووە. ئێستا و لە ناخی شۆڕشێکدا کە چەخماخەکەی لە کوردستانی شۆڕژگێڕەوە لێدرا، ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامی کە لە دەرەوەی وڵات بە پارە و دۆلاری باداوردە چەندین تەلەڤیزیۆن و ڕسانەیان وەڕێخستووە ڕاست بە پێچەوانەی ئاراسەیە کە خەڵک لە مەیدانەکانی بەرەنگاربوونەوەیەکی چارەنووساز لە نێوخۆی وڵاتدا گرتوویانە بەر لە دەرەوەی وڵات تۆی نەفرەت و دووبەرەکی دەچێنن. بەشی زۆری ڕاگەیەنەرە فارسی زمانەکانی ژێر کۆنتڕۆڵی ئەوان بە بانگێشکردنی کاربەدەستانی ئەمنیەتی پێشوو بەرپرسانی وەلانراو یان خانشینکراوی هەردوو ڕژیمی پەهلەوی و ئیسلامی بەدانی میکرۆفۆن بەدەست هەر مۆرەیەکی گوماناوی و فرەوێژ لەژێر ناوی پسپۆر، کارناز، مامۆستای زانکۆ، چالاکە نەتەوەی مەسەبی، سەڵتەنەت خواست، حەوت ڕۆژی هەفتە هاوجیهەت و هاو ئاهەنگ لەگەڵ دەستگا تەبلیغاتیەکانی کۆماری ئیسلامی خەریک بڵاوکردنەوەی درۆ و تەبلیغاتی ژاراوین لە دژی خەڵکی کوردستان. لەم تەبلیغاتە ڕێکخراوانەدا بوونی نەتەوە جۆرا و جۆر لە جوغرافیای ئێراندا ڕەت دەکەنەوە و زمانی کوردی بە لەهجە و زاراوە دادەشکێنن. فەرهەنگ و مێژووی خەڵکی کوردستان ئاوەژۆ دەکەنەوە، واتە هەموو ئەو کردوانەی کە کۆماری ئیسلامی ئەنجامی ئەدات و ئەنجامی داوە. ئاشکرایە کە ئەگەر قەرار بێت کەسانی وەکو ئەم کۆنەپەرستانە کاربەردەستانی حکوومەتی دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بن لە هیچ ڕادەیەک لە جەنایەت و وەحشیگەری وەکو ئەوەی کە لە هەردوو ڕژیمی سەڵتەنەتی و پەهلەوی و ئیسلامیدا دژ بە خەڵکی کوردستان ئەنجام دراوە چاوپۆشی ناکەن و بۆ سەرکوتی نەتەوە مافخوازەکان لە ئێراندا ڕووباری خوێن دەخەنە ڕێ. بەڵام ئەوەی کە مایەی دڵخۆشی و هیوایە ئەم ڕاستیەیە کە دەنگی ئەم جۆرە ڕەگەزپەرستانە لە نێوخۆی وڵاتدا دەنگدانەوەیەکی نییە و خەڵکی یەکگرت و شان بەشانی یەکتر تا دابینکردنی سەرجەم مافە پێشێلکراوەکانیان تا دابینبوونی ئازادی و یەکسانی دامەزراندنی یەکێتی دڵخوازانە و ژیانێکی باشتر درێژە بە خەبات و تێکۆشان ئەدات. بەرنامەی کۆمەڵا بۆ دامەزراندنی حاکمیەتی جەماوەری کە لەسەر سڕینەوەی هەموو ئاسەوارە کارە سادبارەکانی حکوومەتی پاشایەتی و ئیسلامی لە ڕەواڵەتی ئەم کۆمەلگایە جەخ دەکاتەوە و لە بەرنامەی حزبی کۆمۆنیستی ئێرانیشدا لەسەر مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی دانیشتووی ئێران و یەکێتی دڵخوازانەیان پێداگری کراوە بە یەکەوە ژیانی خەڵکی هاوچارەنووس دابین و زەمانەت دەکا. قبولکرانی مافە ئینسانی و دموکراتیکەکانی خەڵکی کوردستان و باقینەوەتەوەکانی دانیشتووی ئێران بەشداری لە چوارچێوەیەکی ئازاد، یەکسان و سێکۆلار کەم ئازارترین و ئینسانی ترین ڕێگا چارەیە بۆ ژیانی نەتەوەکانی دانیشتووی ئێران لە پاڵی یەکتردا. تەنیا بە دابینبوونی وەها بارودۆخێکە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و سەرجەم ئێران ئیمکانی ئەوەیان دەست دەکەوێت بیر لە دامەزراندنی کۆمەلگایەکی سۆسیالیستی بکەنەوە کە تێدا خەبەرێک لە چەوسادنەوە و ستەمبوونی نەبێت.